ڕۆڵی چینی کرێکار لە خەباتە کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئێراندا. لە بەرودۆخی ئێستا ئێراندا چینی کرێکار گرفتاری قەیرانێکی قوڵ و فرەڕەحەندە. بێکاری بربڵاو هەڵاوسانی لە ڕادەبەدەر، دواکەوتنی هەغدەست و نائەمنی پیشەیی ژیانی ملیۆنان کرێکاری تاڵ کردووە. بەڵام لە هەناوی ئەم قەیرانەدا ئەو ڕۆڵە کاریگەر و چارەنووسسازەی کە چینی کرێکار دەتوانێت لە پێشاتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئێراندا بگیڕێت زیاتر لە هەمیشە ئاشکرا بووە. لەشکری بەرینی بێکاران لە ئێران کە ئاکامی قەیرانی ئابووری سرمایه‌داری و گەماروە نێودەوڵەتیەکانە بووەتە ئامرازێکی بەهێز بۆ گوشارخستنە سەر کرێکارانی لەسەرکار. ئەم دۆخە چەندین دەرەنجامی لێکۆتوێتەوە. لەلایەکەوە بووەتە هۆی پەرەسەندنی هەرچی زیاتری چەوسانەوە و هەغدەستی ڕاستەقینەی گەیاندووەتە دزمترین ناست و لەلایەکی دیکەوە دەوڵەت و سەرمایه‌دارانی بێباکتر کردووە لە دەستدرێژی بۆ سەرمافی کرێکاران. بەپێی دوایین لێکۆڵینەوە ڕێژەی بێکاری لە ئێران لانی کەم 5 هێندەی وڵاتە پێشکەوتووەکانە. لە ئەوە هەلومەرجێکدا زیاتر لە نیوەی کرێکارانی یەکە ناحکومیەکان و تەنانەت بەشێکیش لە یەکە حکومیەکان لەگەڵ دواکەوتنی پێدانی هەغدەست و مەترسی بێکاربوون بەرۆڕوون. ئەم دۆخە جگە لە گوشاری ئابووری کرێکارانی تووشی دڵڕاوکێکی قوڵی دەرونی کردووە. ئەزموونی ساڵانی ڕابردوو بەڕوونی نیشانی داوەکە زیادبوونی دەستێژی بەردەوامی سەرمایه‌داران و دەوڵەت بۆ سەرمافەکانی کرێکاران دەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری ڕاستەوخۆ لەوانە بێکاری پێکاتەیی و نەبوونی ڕێکخراوی چینایەتی و جەماوەری کرێکاران. تەنیا لە ڕێگەی بەهێزکردنی ئەو ڕێکخراوانە دەتوانرێت ڕێگری بکرێت لە ئاکامە وێرانکەرەکانی یاسا و ڕێساکانی سیستەمی سەرمایه‌داری. لە هەلومەرجێکدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ژێر گوشاری ناوخۆیی و دەرەکیدایە و هاوسەنگی هێز بە زیانی ئەو گۆڕاوە، دەرفەتێکی گونجاو و ڕەخساوە بۆ خۆڕێخستنی هەرچی خێراتری چینی کرێکار. هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری نابێ ئەم دەرفەتە لەدەست بدەن بۆ خۆڕێخستن و لە بەرچاوگرتنی ئەو ئەرکە هەستیارە سیاسی کەوتوێتە سەرشانی بزوستنەوەی کرێکاری. لە هەلومەرجی ئێستادا حوزوری ڕێکخراوی چینی کرێکار لە گۆڕەپانی سیاسیدا گرنگیەکی تایبەتی هەیە. نە هیچ کەم لەو بزوستنەوە ئۆپۆزیسیۆنە یاسایانەی ئێران کە لە چوارچێوەی ئەو یاسا بنەڕەتی ئێستا بە دوای ڕێگەشارەدا دەگەڕێن و نە ئەو ئۆپۆزیسیۆنە ڕاستەی دەرەوەی وڵات کە ئومێدی بە دەستێوەردانی ئەمپریالیستی بەستووە توانایی وەدیهێنانی داواکاریە سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیەکانی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشیان نییە. تەنیا شۆڕشێکی ڕزگاری خواز دەتوانێت دەستەبەربوونی ئەم داواکاریانە گەرەنتی بکات. بەڵام تا ئەو کاتێکە هەلومەرجی گۆڕانکاریەکی لەو شێوەیە پێکدێت، چینی کرێکار دەست لەسەر دەست دانانێ. حوزوری چینی کرێکار وەک هێزێکی ڕێکخراو تەنانەت لە بواری جاخوازیە پیشەیەکان و لە بارودۆخی سیاسی ئێستادا سروشتێکی سیاسی هەیە و ڕژێمیش لەسەر ئەو بنەمایە هەڵسوکۆتی لەگەڵ دەکات. مانگرتن و ناڕزایەتی کرێکاری لە پێناو ویست و جاخوازیە بەپەلە و هەنووکەیەکان دەتوانێت بەر بە دەستدرێژی سەرمایه‌داران و دەوڵەت بۆ سەر ژیانی کرێکاران بگرێت و هاوسەنگیەکی هێزی گونجاوتر بۆ بەرەو پێشبردننی خەبات لە پێناو ڕووخاندنی کۆماری ئیسلامی دابین بکات. سێ داواکاری سەرەکی بۆ بزوستنەوەی کرێکاریەران بریتینە زیادکردنی هەغدەست بە گوێرەی ڕێژەی هەڵاوسانی ڕاستەقینە. پێویستە هەغدەستەکان بە شێوەیەک دیاری بکرێن کە بتوانێت وەڵامدەرەوەی ژیانێکی یاسایی بێت، نەک تەنیا لانی کەمێک بۆمانەوە. پێدانی هەغدەستەکان لە کاتی خۆیدا. دواکەوتنی هەغدەست نەک هەر دەبێتە هۆی پەرەسەندنی گوشاری ئابووری، بەڵکو نیشانەیەکە لە ئەگەری داخرانی ناوەندەکانی بەرهەمهێنان و پەرەسەندنی بێکاری. دابینکردنی بیمەی بێکاری گونجاو. لە دۆخێکدا کە بێکاری بووەتە هەڕەشێکی بەردەوام، بوونی بیمەی بێکاری گونجاو پێویستیەکی حاشا هەڵنەگرا. ئەزمونەکان دەریان خستووە کە خەباتی پرشوو بڵاوی کرێکاری کەمتر توانیویانە ویست و داواکاریەکان بسەپێنن. بۆ گۆڕینی ئەم خەباتە پرشوو بڵاوانە بۆ بزوستنەوەیکی سەرتاسەری دوو هەنگاوی بنەڕەتی پێویستە: یەکگرتووبوونی دروشم و داواکاریەکان.
جێگیربوونی جاواکاری و دروشمی یەکگرتووانە لە نێوان کرێکاراندا بوار بۆ ڕۆحی هاوپشتی وشیاری چینایەتی و متمانە بەهێزی بە کۆمەڵی چینی کرێکار خۆش دەکات. ئەم سادەترین شێوازی یەکگرتوویە هێزی پرشوبڵاوی کرێکاران لە کارگە جۆراوجۆرەکان لە دەوری ویست و جاخوازیە گشتیەکان یەوچینە کۆ دەکاتەوە. پەرەسەندنی تۆڕی هەڵسوڕاوان و پێشڕەوانی کرێکاری لە نەبوونی ڕێکخراوە جەماوریە فەرمیەکان تۆڕی لە یەک هەڵپێکراوی ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاریە کە دەبێ ئەم بۆشاییە پڕ بکاتەوە. هەواهەنگی و هاوکاتبوونی خەبات و ناڕزایەتیەکان بەدەستهێنانی هاودەنگی و پشتیوانی یەکتر لە کاتی خۆیدا تەنها لە ڕێگەی پەیوەندی نزیکی ئەو هەڵسوڕاوانە ممکن دەبێت. خەبات و تێکۆشانی ساڵانێکی دوور و درێژ ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوان و پێشڕەوانی کرێکاری ڕادیکاڵی پەروەردە کردووەکە بە باشی ئاراستەی گشتی بەرژەوەندیەکانی چینی کرێکار دەناسن. ئێستا کاتیەوە هاتووەکە ئەم تۆڕە بە هەماهەنگی و هاوکاریەکی هەرچی زیاتر وەڵامی پێداویستیەکانی خەبات بداتەوە. تێکۆشەرانی کۆمۆنیستی ناو بزوسنەوەی کرێکاری دەبێ بە لەبەرچاوگرتنی ئەو ئەرکە هەستیارە سیاسێ کە لەسەر شانیانە هەوڵ بدەن حوزوری سربەخۆی ئەو چینە لە گۆڕەپانی سیاسیدا دەستەبەر بکەن. ئەوان دەبێت ئاستی وشیاری سەبارەت بە بنەماکانی استراتیژی سۆسیالیستی لە ناو بزوسنەوەی کرێکاریدا هەرچی زیاتر پەرە پێ بدەن. خەباتی یەکگرتووانە و سەرتاسەری کرێکاران نەک هەر ڕێگری دەکات لە دەستێژی چینی سرمایه‌دار و ڕژیمی کۆمار ئیسلامی بۆ سەرمافەکانی کرێکاران، بەڵکو کەشی خەباتکارانەی ناو کۆمەلگا بەردەوام دەکات و بەرەو پێشچوونی خەبات بۆ ڕووخاندنی ڕژیم مسۆگەر دەکات. چینی کرێکاریەران بە پێشبەستن بە ئەزموونی زۆر بوونی هەڵسوڕاوانی بارهاتوو و ویست و داخوازیە ڕوونەکانی دەتوانێت ڕۆڵێکی سەرەکی لە پێشاتەکانی داهاتوو ئێراندا بگێڕێت. گەرانتی ئەم ڕۆڵە بەندە بە ڕێکخراوبوون، ویست و داواکاری یەکگرتووانە و خەباتێکی سەرتاسەری.